شانازی و جلوبەرجی کوردی لەبەر ئەپۆشم داواکارم لە هەموو گەنجان لە هەموو تاکێکی کورد جلوبەرجی هەبێ من زۆر نەفەر هەیە زۆر گەنجەیە تا ئێستا جلوبەرجی کوردی نییە ئەوە شتێکی زۆر بەڕای من شتێکی ناشرینە یعنی پێویستە وەرجلی کوردی شتێکی زۆر جوانە یعنی بۆ ئێمە ڕەمزێکە بۆ ئەوەی ئێمە بە هەموو وڵاتانی دنیا بێ ئێمەش خاوەن کەلتوری خاوەن شتی تایبەتمەندی خۆمان هەیە دیاردەی کڕینی فرۆشتنی چەک بە ئاشکرا لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە هاوڵاتی دەتوانی لەو ڕێگایەوە زیاتر چەک بکرێ و بفرۆشێ و بەکاری بینی بەو هۆیەوە چەشی بێمۆڵەت لە هەرێمی کوردستان لە زیادبووندایە. بۆ مەسەلەی ئەوەی کە ئینسان بێوێ لە وڵاتەکەی خۆیدا مەشاکل و گارەگاری کەمتر ببێتەوە دەبێت شەمین جارەوە بێکە و هەوڵاتانی خۆی حەق و حقوقی بدرێتێ بۆ ئەوەی کە بتوانێت مافەکانی بپارێزرێت کە مەشاکل پەیدا نەبێ ئەگەر هات و حقوقی حقوقەکانی پاراسترا ئیتر مەجالی ئەوەی تێدا نامینێ کە ئیت کە بتوانێت دەست درێژی بکە بۆ سەر میلەتەکەیدا. بەڕاستی جگەرە کارێکی زۆر ناشرینە دەبێت ڕێز لە کەسانە بین کە لە دەورا پشتمان هەن بۆ ئەوەی هەوایەکی پاک هەڵبژن جگەرە بۆ هۆی ئەوەیە کە ببی بە توژبوونی سەرەتان و هیوادارم ئەوانەی جگەرە دەچێشن حیسابێکی خەڵک بکەن کە ئاو هەوا و ژینگەمان بەو شتانە تێکەچێت هیوادارم تەرک بکەن.